الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. بريزان في خوش حالم وانيدوم لتفسير سورة البروج بخزمتان بقمو بمبستي رزامن دي خواي قولي وهوادارم اوي آزيش سودي لور بقرن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قتل أصحاب الأخدود النار ذات الوقود إذ هم عليها قعود وهم على ما يفعلون بالمؤمنين شهود. برخوش يستوى كلا واني رابردو باسمان لسيئاتكي سرتاي أو صورة كرد وهروها باسمان لو فرمودي پیغمبرش کرد صلى الله عليه وسلم كقوتمان زور بي مفسرين كاتك تفسيري أو صورة دكان دينو سر أو فرمودي پیغمبر صلى الله عليه وسلم كوا أو آتانا درباري أو واقع أو رودا وبوا يتلو ذا خواي قول ليردا سبحانه وتعالى بوشي ويدا فرمي قتل أصحاب الأخدود. أصحاب الأخدود أو كسانبون كوا فرمانيان دركرد بۆی کەوا چاڵ لێ بدرێتن کە تێیدا مسلمانان بسووتێنن لە دوای ئەوەی کەوا ئاگریان تێدا کردەوە. ئەوجا لێرەدا دەفەرمیتن قوتیلە ئەصحاب الأخدود واتە بە کوشتن چن ئەوانەی کەوا یارانی ئەو چاڵە گەورانەی کەوا ئەوانەی کەوا فەرمانیان دەرکرد کە ئەو چاڵانە لێ بدرێ. دیارە قوتیلە لێرە و لە چەندین جێگای کە کەوا خوای گەورە دەفەرمی زۆربەی مفەسرین دەڵێن قتل بمعنى لعنة وتلعنتيان لبي دور بن رحمتي خوا وديارة بو معنى يجوى ليك دراتي ولا بروي كسي كوا دور بو لرحمتي خواي جورا أو كسب هلاكسو وكو أويك وكجرا بلي أوزا كسي تشكوا خواي جورا لعنتي ليبدا أولا دنيا ولا قيامة بهلاك دسي بلي قتل أصحاب الأخدود سأخدودك النار ذات الوقود أو أخدوداني أو تالاني كوا آقريان تيدا كردبوا تآقريك ذات الوقود واتا آقريكي خاون سو تمني واتا آقريكي زور ببليسا هر كاتيك كبيويستبا أو آقري كزبيتوا وقود سو تمني كي حاضر بو أو هر سو تمني كبكاريان هنابي وكو وقود بو أو كوا استا موجودة وياخذ وكو دار هرشتيشي دي كتاوكو آقركي بي خوش بكن كوات اللير دا خواهي قول سبحانه وتعالى كوا وصفي آقر كمان لو دكاتن اوان آقريتشيان هل جيرسان دبو او آقر ببردوامي سو تمنيشيان دخستناوي تاوكو بهش شويق او آقر كب نبيتو بلكو هل زياد بون بو إذ هم عليها قعود. أصحاب الأخدود ئەوانی کەوا یارانی ئەو چاڵە بوون واتە ئەو کەسانی کەوا فەرمان ڕەوا بوون لەو کاتی کە فەرمانیان دەرکرد بوو ئەو چاڵانە لێ بدرێ بەخۆشیان لەوێ ئذ هم عەلەیها قوعود واتە ئەوانیش بەخۆیان لەوێ دانیشت بوون لە دەوروبەری ئەو چاڵانە و لە نزیکی ئەو ئاگرە بەخۆیان ببینن وهم على ما يفعلون بالمؤمنين شهود. وكاتيش كلوي دانشت بون تاوكو أوي بإيمان داران دكري لو كاتكوا إيمان داران يندهنا أجر بيتو بشمان نبان ولا لإيمان هنان ينبزاتي خواي جورا سبحانه وتعالى ديان سوتان دلنا أو تصال بر آجرينانا يتر أوان سركردكان يانو فرمان رواكان بخويان إشرافي مباشر يان لسر أو عملية ذكرت لو دانشت بون تاوكو بتساوي خويان ببينن سبا إيمان داران دكريو بتشيويك ديان سوتينن كات ليردا كاتك واخواي يود فرمي قتلا بكشتنتن بهلاكتن لعنتيان لبي او ذا خواي يقول له من دجرتو لبرتي انا شاني اون كواخواي يقول بيان بفرمي قتلا بلعنتن بهلاكتن بلوانت زريمه چي زور گوريان انزام دا أو آقرة بليسة داريان هل جيرسان دبو كوابا بردوامي وقوديان دخستناوي لبو سوتان دني إيمان داران هنده مزرم و تاوان بارج بون لزتيان لسوتانو لزتيان لناو بردني إيمان داران دديد لويا وانبي كتنها
فەرمانیان دەرکردبی و ئەوجا بە خۆیان ئاگایان لێ نەبی بە چ شێوەیەک ئەو ئیمانداران دەسوتێنرێن، بەڵکو مباشر بە خۆشیان چوبوون لەوێ دانیشت بوون و بە خۆیان سەرپەرشتیان لەسەر سووتاندنی ئیمانداران دەکرد و بەڵکو تام و لەزەت و چێژیان وەردەگرت لەوەی کەوە بە چ شێوەیەک بە چاوی خۆیان ببینن کەوە ژن و منداڵ و پیر و هەموو کەسێک ئەوەی کەوە ئیمان بە ذاتی خوای گەورە، ئەوەی ئیمانی بە تاک و تەنیا بە خوای گەورە هەیە بیسووتێنن. ئیترەوە بەڕاستیەوە دەرەجەیەکە کاتێکەوە ئینسان دەگاتە ئەو دەرەجەیە لە تاوان و لە جەریمە، کەسێکە شایانی ئەوەیە کەوا خوای گەورە لەعنەتی لێ بکە، خوای گەورە پێی و فەرمی قوتیلە. تر کەسێکە دیارە بە تەواوەتی لە فیترەتی ئینسانی ئەو کەسە شۆرایتەوە، بەڵکو لە هەموو دڕندەیەکیش دڕندەترە کەسێکەوە لەزدەت لەوە ببینیتن کە بە چاوی خۆی ببینیتن بە چ شێوەیەک ئیمانداران دەسووتێن. باشە لە بەرچی دەیان سووتێنن، چ تاوانێکیان ئەنجامدایە، گوناهیان چییە، لە بەرچی لەو ئاگرە بڵێ سەدارێ بسووتێندرێن. دەفەرمی وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد. دەفەرمی لەبەر هیچ شتێک نەبوو نقمەت و غەزەب و جامی غەزەبی خۆیان بەسەریاندا ڕێشت بوو، لەبەر هیچ شتێک نەبوو کە بەو شێوەی سزانیان دەدا تەنها لەبەر یەک شت، ئەویش ئەوەیە ئەن یؤمنوا بالله العزیز الحەمید، تەنها لەبەر ئەوەی بوو ئەوان ئیمانیان بە ذاتی پەروەردگار هەبوو بە تاک و تەنیا ئەو پەروەردگارە ئەلعەزیزە ئەلحەمیدە، کەواتە لە تەسەوڕ و هەروەها لە دید و تێڕوانینی کەسانێکی تاوانبار و مجرم ئیمانهێنان بە تاک و تەنیا بە ذاتی خوای گەورە جەریمەیە و تاوانە، جەریمەیە و تاوانە و خاوەنەکەی پێویستە بەو شێوەیە بکوژرێ بە خراپترین شێوە. کەواتە بەڕاستی ئەوە چ دید و تێڕوانینێکە، ئەوە چ مەنهەج و بەرنامەیەکە لە بۆ ژیان. کەسێک سزا بدرێت تەنها لەسەر ئەوەی ئیمانی بەخوای گەورەیە سبحانه وتعالى بە تاک و تەنیا، و ئەگەر بێت وەک خوای گەورە دەفەرمێ یوشڕەک به تؤمنوا، خۆ ئەگەر شەریکیان لە بۆ خوای گەورە بڕیار بدا بە والعیاذ بالله، ئەوە ئەو کەسە مشریکانە هیچ مشکلیان نەبوو بەڵکو ئیمانیان دەهینا بۆی کەوە بەخوا و لەگەڵ غەیری خوش سبحانه وتعالى شەریکی لەو پەیدا بکرێ، بەڵام ئیمانهێنان بە تاک و تەنیا بە ذاتی ئەڵڵا بۆی کەوا هەر ئەویان شانی پەرستنی هەیە و هەموو عیبادەت تەنها لە بۆ ئەوی هەر لە بۆ ئەو زاتە سبحانه وتعالى ئەنجام بدرێ و یەک زەڕە عیبادەتیش شانی هیچ کەسێکی دیکە نییە لە غەیری خوای گەورە سبحانه وتعالى. لە دید و تێڕوانینی ئەوان بەڕاستی ئەوە تاوان و ئەوە جەریمەیە و خاوەنەکەی مستحقە بە کوشتن. بەڵێ کەواتە وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد، واتە ئەوانە کەسانێک نەبوون تاوانیان کردبی، نە دزیان کردبوو، نە زیناکار بوون، نە کەسانێک بوون خیانەتیان بە خاکوڵاتیان کردبی، نە کەسانێک بوون هیچ تاوانێکیان ئەنجام نەدا بوو. تاقە تاوان کە ئەوان لە دیدی زاڵم و مستەکبرین تاوانە ئەوەیە کە ئەوان بە تاک و تەنیا ئیمانیان بە ذاتی خوای گەورە هینا بوو. ئەو خودایە کە ئەلعەزیزە، ئەو خودایە کەوە خاوەن عیزەتە، خاوەن هێز و توانا و دەسەڵاتە، و هەروەها ئەلحەمیدە، خوای گەورە سبحانه وتعالى ئەو ذاتی کەوە حەمد و سەنای دەکرێتن لە ئارد و ئاسمانەکان. جا لێرەدا کاتێکەوە خوای گەورە سبحانه وتعالى وەصفی خۆی دەکا بەو دوو ناوە العزیز الحەمید، و بە تایبەتیش لەو جێگایە دیارە تاوەکو تێمان بگەینی سبحانه وتعالى ئەو خودایی کەوە ئەو ئیماندارانە ئیمانیان پێهینایە و بەهۆی ئەو ئیمانیان وا دەسووتێندرێن وا نەبی خوای گەورە سبحانه وتعالى بێدەسەڵات بی والعیاذ بالله نەتوانین نەجاتیان بدا. نەخێر، خوای گەورە هەر العەزیزە، واتە خوای گەورە خاوەن هێز و توانا و دەسەڵاتێکە، ئەوەی بێوێ دەیکا سبحانه وتعالى هیچ هێز و توانایەکیش نییە، نە لە عارد و نە لە ئاسمانیش بتوانی بەرەنگاری ویستی خوای گەورە ببیتەوە سبحانه وتعالى. بەڵام کە خوای گەورە سبحانه وتعالى ژیانی دنیای دامەزراندیە، خوای گەورە بڕیاری سبحانه وتعالى ویست و ئیرادەی لە بۆ ژیانی دنیا ئەوەیە کەوە ژیانێکە کەوە دەسەڵاتێک بە ئینسان بەخشرایە، بە مسلمان و کافرەوە ئیرادەی پێبەخشرایە، دنیایەکە و ژیانێکە لە بۆ تاقیکردنەوەیە. ئیتر لێرەدا بەڕاستی پند و ئامۆژگاری زۆر وەردەگیرێ. ئەو خودای ئەلعەزیزە سبحانه وتعالى لەگەڵ عیزەت و قووەت و دەسەڵاتی
جاری وا هەیە وەکو لەو حاڵەتی کە لێرەدا خوای گەورە لۆمان دەجێڕێتەوە لەگەڵ ئەو هەموو عیزەت و توانە و دەسەڵاتەشی خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئیزنی لەسەر بووە ناڵێن ئەمری کردەوە والعیاذ بالله چکۆ ئین الله لا یەمر بالفەحشاء بەڵام ئیزنی لەسەر بووە قەدەرەن کەوا کەسانێکی مجریمی تاوانبار وەکو ئەصحاب الأخدود هەندە دەسەڵاتیان بەسەر ئیمانداران هەبی کەوا هەمویان بە تاوانی ئیمانەکەیان بیان سووتێنن خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئیزنی لەسەر بووە دیارە ئەوە وەکو وتمان پند و ئامۆژگاری لێوەدەش دنیا دارالعەمەلە دارالجەزا نییە ئیتر لە خلالی ئەوەی کەوا ئەو ئیماندارانە دەسووتێندرێن لە پێناوی ئیمانەکەیان ئەو پەڕی پلەی بەرزی شەهادەت بەدەست دەینن و هەر ئەو لەحزەیەشەکەوە فڕێ دەدرێن ناو ئاگرەکە و کۆتایی پێدێ بەڵام چ ژیانێک چاوەڕوانیان دەکا ئەوەی کە چاوەڕوانیان دەکا کولاتکەی پاشترێ دێت لە چەند ئاتکەی پاشترێ دەوەی کە ذلك الفوز الكبير گەورەترین فەوز و گەورەترین سەرکەوتن چاوەڕوانیان دەکاتنکەوە شادبوونەوەیە بە ڕەزامەندی خوای گەورە و شادبوونەوەیە بە بەهەشتی پانوبەرین بەڵام کاتێکیش کەوا خوای گەورە دەسەڵاتی ئەو تاوانبارانەیدا لەگەڵ ئەوەی ئەلعەزیزە لەبۆ ئەوەی کەوا ئەو کەسانەش تاوەکو جامی غەزەبی خوای گەورە لێیان پڕبی و مستحق بن بە عەزابی دنیا و قیامەت ئیتر هەمووی حکمەتی تێدا و هەروها خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەگەر کەسانێکیش بەو شێوە محارەبەی خوای گەورە بکەن بەو شێوەیە محارەبەی بەندەکانی خوای گەورە بکەن خوای گەورە هەر ئەلحەمیدە سوبحانەهو وتەعالە حەمد و سەنای دەکرێت لە عارد و لە ئاسمانەکان و هەروە کۆندێک دەزانان دەفەرمێ ئەلحەمید بێجگەلەوەی کەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە حەمد و سەنای دەکرێت بۆ معنایەش دێکەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە مەدحی ئەو ئیماندارانە دەکاتن کەوا شایانی مەدح و سەنا بن خوای گەورە واتە کردەوەکانیان لێوەردەگری خوای گەورە پاداشتیان بە چەندین قات داتەوە کە لێردا زیاتر ئەو معنایەش دەگونجێ ئەو ئیماندارانەی لە پێناوی خوا دەسووتێندرێن خۆ ئەو سوتانیان بە هەدەر ناچی لای خوای گەورە سوبحانەهو وتەعالە خۆ ئەگەر نەسووتێندرابان لە پێناوی خوا هەر دەمردن بەڵام خوای گەورە ئەو پلە و پایە بەرزەی پێبەخشین کە بەڕاستی هەر لە دنیاشدا بێجگەلە ئەو فەوز الکەبیرەی کە لە قیامەت چاوەڕوانیان دەکا هەر لە دنیاشدا سەلماندیان لە بۆ ستەمکاران و لە بۆ هەموو ئینسانەکان کە لە پاشیوانیش دێن لە هەتا ڕۆژی قیامەت کەوا قورئان دەخینەوە وەکو دەرسێکی تەریخی بۆی کەوا ئەو ئیماندارانە سەلماندیان کەوا عەقیدەکەیان لە خۆیان خۆشەویسترە سەلماندیان کەوا ڕوح ئەو ڕوحەیان لایەنە ڕوحیەکەیان زاڵ بوو بەسەر لایەنە جەستەی و مادیەکەیان سەلماندیان کەوا دینی خوا شیرینترە لە ژیانی خۆیان کەواتە ئەوان لە ڕوانگەی عەقیدیەوە ئەو پەڕی سەرکەوتنیان بەدەستهێنا ئەو پەڕی سەرکەوتنیان بەدەست ئەگەر چی بە فعلی لە ژیانی دنیادا وجودیان نەما بەڵام ئەدی ئەو کافی نییە هەتا ڕۆژی قیامەتی لە قورئانی پیرۆز باسییان دەکرێتن ئەوە عیزەت و مانەوە و کەرامەت و سەرکەوتنە یان ئەصحاب الأخدود کەوا هەتا ڕۆژی قیامەتێ لە قورئانی پیرۆز خوای گەورە لعنەتی لێ کردینە ئەوەی قورئانیش دەخین تۆ لعنەت لە ئەصحاب الأخدود دەکا کەواتە بەڕاستی ئەوان سەرکەوتنی حەقیقی و ڕاستەقینیان هەم لە دنیا هەم لە قیامەتیش بەدەستهێنا بەڵێ ئەو خودای کە الذي له ملك السماوات والأرض والله على كل شيء شهيد بەڵێ ئەوان ئیمانیان بەو زاتە هێنابوو کە العەزیزە الحەمیدە ئەو خودای کەوە مولکی ئاسمانەکان و زەوی هەمووی هەرئی ئەوە غەیری خوای گەورە سوبحانەهو وتەعالە هیچی بەدەستەوە نییە تەنانەت ئەو هەندێکەوە خوای گەورە وەکو تاقیکردنەوەیەک تەسلیمی کردیە لەسەریشی حسابی لەگەڵ دەکا ئیتر مالیکی حەقیقی عارد و ئاسمانەکان هەر خوایە سوبحانەهو وتەعالە و ئەو مولکەشکەوە مولکی خوایە خوای گەورە تەسەڕوفی تێدا دەکاتن کە تەسەڕوفی خوای گەورەش هەمووی ئەو پەڕی حکمەت و ئەو پەڕی عەدالەتی تێدایە والله على كل شيء شهيد وخوای گەورە سوبحانەهو وتەعالە کاتێکەوە ئەو مولکە مولکی ویە و ئەوەی دەکرێت لەناو ئەو مولکەدا ئەوە خوای گەورە شەهیدە و ئاگادارە و دەیبینی هەموو شتەکان پێ ئاگادارە کەواتە ئاگادارە بە چ شێوەیەک ئیمانداران سزا دەدرێن ئاگادارە ئەصحاب الأخدود ئەوان و ئەوانەی لە دوای ئەوانیش دێن لە هەموو سەردەمێکداکەوە بەو شێوەیە ڕەفتار دەکەن خوای گەورە ئاگاداری ڕەفتاری هەمووانە و خوای گەورە ئاگاداری ئاه و ناڵەی ستەم لێکراوان و ئیماندارانە ئیتر خوای گەورە کە ئاگادارە بە تەکید حساب لە بۆ زاڵم و ستەمکاران دەکا و سزایان دەدا لە دنیا و لە قیامەت بەڵام لەو کاتێک کە بەخۆی بێ سوبحانەهو وتەعالە و هەروەها ئاه و ناڵە و
ئەو ئێش و ئازارانی کەوا بەسەر ئیماندارانیش دێ بە تەئکید لای خوای گەورە بە هەدەر ناچی بەڵکو خوای گەورە بە چەندین قات پاداشتیان دەداتەوە. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب